لە ماوەی یەکی 2019 تاکو 30/12/2019 6,411 داوای یاسایی لە بنکەکان و نووسنگەکانی نەهێشتنی تاوانی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر تۆمار کراوە. لە بەرامبەردا 6,212 تاوانبار لە گشت کەیسەکان دەستگیر کراون و لە کۆی گشتی کەیسەکان 5,398 کەیس تەواو کراوە پەراوەکانیان و ڕەوانەی دادگا کراون، واتە کەیسەکان و پەراوەکانیان یەکلایی کراوەتەوە. لە کۆی گشتی تاوانباران 96 تاوانبار بڕیاری کۆتایی دادگایان بۆ دەرچووە و لە کۆی گشتی هەموو بەندکراوان تەنها 718 تۆمەتبار کەیسەکانیان تاکو ئێستا یەکلایی نەکراتەوە لەژێر لێکۆڵینەوەدانە. واتە کۆی گشتی کەیسەکان بەڕێژەیی 187 کەیسەکان یەکلایی کراوەتەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر، واتە 177 پەراوی لێکۆڵینەوەکانمان لە سنووری بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر یەکلای کردوتەوە. تەنها 113 ماوە ئەو پەراوانە ئێستاوکە لەژێر لێکۆڵینەوەدان و تۆمەتبارانیش دەجی کراون، بەڵام ڕێکارە یاساییەکانیان ماوە تاکو تەواو بکرێ و ئەو پەراوانەش بخرێتە ڕیزی ئەوانەی کە تەواو بکرێتن و ڕەوانەی دادگا بکرێت.